من وەکو ڕاهێنەری وشو کۆنفۆ لە مەسیف یاریزانەکانم لە ئاستەشی زۆر باشدان هەم لە ئاستی دەرەوە هەم لە ئاستی ناوەوە لە مەسیف کۆمەڵە گەنجێکن کەەوە تەدریبەشی زۆر باش دەکەن ئاستەشی زۆر باشیان هەیە لەگەر ئەو نەخۆشی کۆڕۆنایش ماوەی زۆر دابڕان لە تەدریب بەڵام ئێستا وا خەری کە تەدریبەکان من دەست پێ دەکەینەوە بۆ ئەوەی لە پاڵاوادەکان ئاستەشی زۆر باش بەدەست بێنی. ماوەی 4 ساڵەوە یاریەکەم لە بتوڵی کوردستان باشترین یاریزان بەدەستێنەوە پلەی دۆم بەدەستێنەوە ئێستاش خۆ ئامادە دەکەم بۆ بتوڵەی دەرەوە ئینشاڵڵا بە ناوی کوردستان بەشداری دەکەین پلەی باش بەدەست دێنین. دینەوە سەرباسی دوایین کارەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان گرتووە چی ئاستێک وە کاتی کردەوەی دەرگای قوتابخانەکان ڕۆژێ لەگەڵ دەبێنەوە مامۆستا ئایا قوتابخانەکان ئەکرێت ئێستا بکرێتەوە؟ مثلا 2 ساعات خەریکە بوو یەک خولەکۆنی و 2 ساعات کورەوە وتبینی سەری خولێکی میدیایمان ڕاگەیاندۆ بە ماوەی 3 مانگ کە تیایدا باس لە میدیا و میدیای نوێ دەکەین و لەگەڵ بەشداربووەکانماندا 2 جۆر بابەت پێشکەش دەکەین کە بابەتەی تیۆرین بە ئامادەبوونی زۆرێک لە پسپۆڕانی بواری میدیا و دیجیتال میدیا و هەروەها بابەتی پراکتیکیشمان هەیە کە جارێکی دیکە بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ بابەتەکانمان دەڵێنەوە لە نێو میدیای نوێدا هەندێک بابەتمان بە گرنگ زانیوە کە بۆ بەشداربووەکانمان پێشکەشیان نەکەین ئەوانیش بابەتەکانی گرافیک دیزاین و هەروەها ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامەکان جەنابەت بزڵت ئەکرێت پێشکەشکار ئامادەکاریش بێت وەکو ئەم پیاوەڕێزە ئامادەشی کات و تەسویریشی بەڵام بەرنامە بۆ بەرنامە کەوتو خەتەر داوە ئیزعاج دەکە ئیزعاج دەکە یعنی ئەوە بەخێر بۆ برەودان بە ئاستی زانیاریەکانم بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بە پێشبەستن بۆ ئەزمونێکە لە میدیای نووسرا و میدیای بینراودا پێشتر هەم بووە لە ڕێگەی ئەم جۆرە دەورانەوە هەوڵی زیادکردنی زانیاریەکانم داوە سپاس بۆ خواسوودمان لێ بینیوە لە ڕێگەی ئەو بەڕێزانەی کە لە بەرپرسن لە پێشکەشکردنی زانیاریەکان لێرەدا. برنامج استقصائي برنامجی بەدواداچوونمان هەیە لە کەناڵ 24 کە کارۆڵ ڕەحمان پێشکەشێ بەرنامەیەکی مەیدانی میوانەکە ئاوا Ich habe mich tatsächlich dagegen entschieden, heute zu feiern, aufgrund der aktuellen Situation. Ich bin aber zufälligerweise einfach am Alexanderplatz vorbeigekommen und habe Freunde von mir Musik machen sehen. Und ja, man versucht natürlich irgendwie trotzdem Abstand zu halten und so und alles Corona-konform zu gestalten. Aber ja, man lässt sich manchmal ein bisschen hinreißen. Ne? Ich habe Halloween, bei mir war nie groß. Ich habe eigentlich zu Halloween habe ich mich selten verkleidet, ab und zu mal, aber es ist jetzt für mich nicht so ein wichtiger Tag. Ich glaube, in Deutschland ist sogar Fasching vielleicht noch größer als Halloween. Ja. Ich war mal zu Halloween in Amerika, da war das wirklich groß. Also für mich ist heute so ein bisschen ein Tag wie jeder andere, aber ich könnte mir vorstellen, dass es vor allem auch ein bisschen wegen Corona so ist, dass ich sowieso wusste, dass ich auch nicht auf eine Feier gehen möchte und damit ist für mich heute so ein bisschen ein Tag wie jeder andere und ich bin auch nicht verkleidet. Do that normally with our friends every year to Halloween, to just painting ourselves or dressing a little bit crazy. Because like, for example, I'm an artist, I'm a dancer, and I want to make something different to do it normally when I perform. That's why I had like the painting and trying something else, you know.